صاحبی بێکردەوە بە مسلمان هەژمار ناکرێت. هەر کەسێک دەوام نەکا موچە وەرناگرێت، هەر کەسێک ئیش نەکا پاداش وەرناگرێت، هەر کەسێک بە ئیشی خۆی هەڵنەسێت سوپاسکراو نییە. عەجەبا بەهەشتێک دروستکراوە سەدقاتە و بڕۆی بۆ فیردەوس نوێژ نەکەیت و ڕۆژوو نەگریت و کردەوەی چاک نەکەیت و فەساد بکەیت و هەرچی بە کەیفی خۆت بیکەی بڕۆی بە ئەڵڵا بەناو بەهەشتەوە ناڕۆی. لە دوای شەهادە و تەوحید پێویستت بە عەمەلە، ئیجماعی ئەهلی ئیسلامی لەسەرە. صاحبی بێکردەوە بە مسلمان هەژمار ناکرێت. ئەگەریش دەستخەنە پشتی بڵێن وانیە و باوەڕی پێیەتی و شتی وانیە، خەڵک ئیسلامی ناوێت، خەڵک ئیسلامی ناوێت. کاک بڕۆ سەیری وڵاتانی مسلمان کە، بڕۆ سەیری بارکە، بڕۆ سەیری خەمارات کە، بڕۆ سەیری قەمارات کە، بڕۆ سەیری فەسادی کە، لەبانەوە تا خوارە. الله چۆن بۆ ئەو جیلە تەمکین ئەنێرێت، چۆن بۆ ئەو جیلە ئیسلام ئەنێرێ، چۆن بۆ ئەو جیلە وەزعێکی خۆشگوزەرانی و سەکینەت بۆ تو ئەنێرێ، وەکو عەمری کوڕی عاز بی، وەکو خالیدی کوڕی وەلید بی. چۆن کابرایەکی وشترلەوان و مەڕلەوان لە جەزیرەی عەرەبیەوە بکاتە برا گەورەی فارس و ڕۆم، تۆ چۆن ئەوەت پێ ئەبەخشێ لە کاتێکا خۆت ژێردەسەی فارس و ڕۆمی؟ ناکرێ. وَلَيُمَكِّنَنَّ لَهُمْ دِينَهُمُ الَّذِي ارْتَضَىٰ لَهُمْ. ئەبێ تۆ بەو دینە ڕازی بی کە ئەڵڵا پێی ڕازیە. بەڵام من و تۆ وەکو گۆشتی گەس دینێکمان بۆ خۆمان داتاشیوە، بەرچاو ڕۆشنیەک بە ئیشەکانی دنیا، یعنی ئیدراک و بەرچاو ڕۆشنیەکی تەواو بە ژیانی دنیا بە وەصفی قورئانیش. پەروەردگارە فەرمێ وَمَا الْحَيَاةُ الدُّنْيَا فِي الْآخِرَةِ إِلَّا مَتَاعٌ وَمَا الْحَيَاةُ الدُّنْيَا إِلَّا مَتَاعُ الْغُرُورِ. ژیانی دنیا شوێنی مەغروربوونە. هەمووشتان مەغروربوونتان بۆ باس کراوە، یاخود بینیوتانە، یاخود خۆتان ئەزمونێکشتان هەبووە لەگەڵ مەغروریە و ئێستاکە گەڕاونەتەوە بۆ لای عیبادەت و خواپەرستی و هەر یەکێک لەم مسڵمانانی لەم مزگەوتە و لە شوێنی تر ڕەنگە ئەزمونێکی هەبێ لەگەڵ شتی وەهایە. بۆیە ژیانی دنیا ئەبێ بە جوانی بیناسیت. ئەگەر دوژمنەکەت نەناسی نازانی چۆن بەرگەی بگری، ئەگەر نەخۆشیەکەت نەناسی نازانی چۆن دەوا و دەرمانی بۆ دانی. کەواتە یەکەم خاڵ بۆ سەکینەت، بۆ ئەوەی کە من و تۆ مرتاحبین ئەبێ بزانین ئەم ماڵە، ئەم سەیارە، ئەم خانووە، ئەم خۆشگوزەرانیە، ئەم ڕەزالەتە، ئەم نەخۆشیە، ئەم پارە کۆکردنەوە بەرماڵ داخستنە مودەیەکی کەم و یەسیرە و ئەڕوا. کەواتە ئینسان ئەمەیزانی هەر لە خۆیەوە شەخصیەتی سوکنایی بۆ ئەگەڕێتەوە. وپروردگارش سبحانه وتعالى لقرآن وعدي تايبتي داوة بأهل الإسلام أفرمي وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا يعبدونني لا يشركون بي شيئا. يعني همو خوش گزراني كان وابستي پرستشي الله سبحانه وتعالى. پروردگار فرمي وعد الله الذين آمنوا منكم. پروردگار وعدي داية إيمان داران لسردمي الصحابة وأجر إيوش إيمان دارن وعد دات إيوش. وعد الله الذين آمنوا منكم إيمان دار كان لنا وتانا الله وعدي بيداوة وعملوا الصالحات، يعني لدواي شهادة وتوحيد تيويستد بعمله إجماعي أهل إسلامي لسرا. صاحبي بيكردوا بمسلمان هجمار ناكري. ئەگەریش دەستخەنە پشتی بڵێن وانیە و باوەڕی پێیەتی و شتی وانیە، هەر کەسێک دەوام نەکا موچە وەرناگرێت، هەر کەسێک ئیش نەکا پاداش وەرناگرێت، هەر کەسێک بە ئیشی خۆی هەڵنەسێت سوپاسکراو نییە. عەجەبا بەهەشتێک دروستکراوە سەدقاتە و بڕۆی بۆ فیردەوس نوێژ نەکەیت و ڕۆژوو نەگریت و کردەوەی چاک نەکەیت و فەساد بکەیت و هەرچی بە کەیفی خۆت بیکەی بڕۆی بە ئەڵڵا بەناو بەهەشتەوە ناڕۆی. بە ئەڵڵا وعدي الله وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات. پروردگار بەڵێنی دا بە بەنی ئیسرائیل، بەڵێنی دا بە سەحابەکان ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم. تەمکینی پێیاندا وەکو چۆن پێشینانی ئەوانیشی تەمکیندا. ئەگەر هەر کەسێکیش پێویستی بەمەیە بگەڕێتەوە سەر ئەمە ئەڵڵا تەمکینی خۆی ئەنێرێت. من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم. طبعا لێرە پێویستە بەرچاوڕوونیەکمان هەبێ لە ئاەتەکە وە خۆی بیر بکەینەوە. بۆچی پەروەردگارە فەرمێ وەلەیمەکینەنە لەهم دینەهم الذی ارتەضا لەهم. ئەزانی بۆ ئەڵڵا ئیسلام نانێرێتەوە بەناو شعوبی مەنتیقەکە؟ لەبەرەوەی خەڵک ئیسلامی ناوێت، خەڵک ئیسلامی ناوێت. کاک
بڕۆ سەیری وڵاتانی موسڵمان کە، بڕۆ سەیری بار کە، بڕۆ سەیری خەمارات کە، بڕۆ سەیری قەمارات کە، بڕۆ سەیری فەسادی کە، لەبانەوە تا خوار. ئەڵڵا چۆن بۆ ئەو جیلە تەمکین ئەنێرێ، چۆن بۆ ئەو جیلە ئیسلام ئەنێرێ، چۆن بۆ ئەو جیلە وەزعێکی خۆشگوزەرانی و سەکینەت بۆ تۆ ئەنێرێ، وەکو عەمری کوڕی عاز بی، وەکو خالیدی کوڕی وەلید بی، چۆن کابرایەکی وشترلەوان و مەڕلەوان لە جەزیرەی عەرەبیەوە بکاتە برا گەورەی فارس و ڕۆم، تۆ چۆن ئەوەت پێ ئەبەخشێ لە کاتێکا خۆت ژێردەسەی فارس و ڕۆمی ناکرێ. وَلَيُمَكِّنَنَّ لَهُمْ دِينَهُمُ الَّذِي ارْتَضَىٰ لَهُمْ. ئەبێ تۆ بەو دینە ڕازی بی کە ئەڵڵا پێی ڕازیە، بەڵام من و تۆ وەکو گۆشتی گەس دینێکمان بۆ خۆمان داتاشیوە، هەوا و ئارەزۆکانمان هەتاکیوە بڕوا لەگەڵ ئەوە نە لەگەڵ یاین کە تەسادومی کرد لەگەڵ هەوا و ئارەزۆکانمانە. ئەگەر مامۆستاکە بۆمانی حەڵاڵ نەکرد، ئەگەر شەرعەکە بۆمانی حەڵاڵ نەکرد، ئەم شەرعیان بە کەڵک نایە با بچون بۆ لای ئەم شەرعە. بۆیە زۆر گرنگە پەروەردگار وعدە داتە ئیمانداران، وعدە داتە ئەهلی ئیسلام، نوسڕەت و تەمکینیان بۆ ئەنێرێ لە ناو خاک و وڵاتی خۆیانە. بەچی بۆیان ئەنێرێ؟ وَلَيُمَكِّنَنَّهُم مِّن بَعْدِ خَوْفِهِمْ ئَمْنًا. لە دوای ترس و دڵە ڕاوکێ، چونکەم شرك كفر مقرونة بترس ودل الراوچه بوشي كافراني قريش بفيغمري أنا عليه الصلاة والسلام أجر شيني تو بكوين نتخطف من أرضنا أيعود بابا إما شيني أم برنامج تو بكوين هذا همان برنامج كيس خلق في رازينية صاحبي برنامج لنا ومكا خلشي مكا وخز مكان خوي أعود بابا أما يتوب عسيا كي تنها سجد بردن بو الله حسابنا كردن بو دورو بركاك أمان صرنا همان قسەیە کە ئێستا خەڵکی ئەیڵێ، ئەڵێ ئێمە چۆن دوای ئەمە بکەوین کاکە؟ هیچ عالم لێمان ڕازی نییە، هیچ کەسێ لێمان ڕازی نییە، ئەسڵەن هەر بۆ ژیان ناشێ. وَلَيُمَكِّنَنَّ دِينَهُمُ الَّذِي ارْتَضَىٰ لَهُمْ وَلَيُبَدِّلَنَّهُم مِّن بَعْدِ خَوْفِهِمْ ئَمْنًا. لە دوای ترس و دڵەڕاوچەی کوفر و عیسیان و خراپەکاری ئەمن و ئەمانیان پێ ئەبەخشم بە هۆکاری چی؟ يَعْبُدُونَنِي لَا يُشْرِكُونَ بِي شَيْئًا. هەموو خۆشگوزەرانیەکانیان الله الصمد من جي رازو نيازي اوانم الله افرميك كما دام من افرسنو سري سجدو عبداياتي بو من دانوينن منيش خوش گزرانيان اكم سركوتويان اكم دل الراوچيكانيان اقورم بامن وامان ولقل اوشا خوم درقي خيريان ليكم الله افرمي لهوكاري چيا يعبدونني من افرسن بتاكو تينا لا يشركون بي شيئا بو هيج تيك ناقرينو بو غيري من الله افرمي كواتا كليلي سكينت كليلي خوش گزراني بدوايا وين اما يا عزيزكم لشويني ترنيه بخوا بو هر شويني بروي نايدو زيتو دولمن بابا دولمني واهيا برجيني قايم بيل الروتان بمليون دولاري هي الرواب ولا يسختشيه كي مرقي على اساس قران خوينه السريع يك دو دفتر برجيني قايم بلا روتان كراني لي اسنيه لبروي على اساس نخوش نيه نخوشي تاوان وديلي تاوان كانيتي بويا اويش بناوي قران وا ساختشيا ام ساختشي ونيوج نكر فاسق وفاجر تايوار لمزرعه كان خريجي فساده اميش بقران وسنته على اساس امي بوچاكري نخير اميش ساختشي قران فروشه واويش دور راوي دنيا وقيامته بويا لاي بارنيه والله لاي بارنيه والله خوش گزراني للاي بارنيه للاي دصلات نيه للاي خزم زوري نيه للاي دوخاني دريج وقوره نيه خوش گزراني لناو دڵێکایە کە ئەم وعدەی تێجیابێتەوە ئەم وعدەی تێجێبووە خوش گزراني دنیا و قیامەت ڕووی تێکە.